سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە ڕۆڵی نووسەران و ڕۆشنبیران لە کۆمەلگادا دەکەین. لە میوانەکانم دەپرسم لە ئێستادا نووسەران و ڕۆشنبیران چه ئەرکێکیان لەسەرشانە لە بەرامبەر کۆمەلگەدا. لە کۆمەلگەی ئێمەدا تا چەند نووسین و بابەتە ڕۆشنبیرەکان بایەخدارن. بۆچی نووسەران و ڕۆشنبیران بە بەراورد بە سیاسەت و سیاسیەکان کاریگەریان لەسەر کۆمەلگا کەمترە؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکان. بە بڕای من بەرپرسیارەتی نووسەران و ڕۆشنبیران بە پێی دۆخ و باری کۆمەلگا ئەگۆڕێ. لە کۆمەلگایەکی پێشکەوتووە جۆرێک لە ئەرکیان لە سەرشانەوە، لە کۆمەلگایەکی دواکەوتوشا جۆرێکی لە ئەرکیانەکەوێتە سەرشان. بەڵام بە تایبەتیە گەرسەیری کۆمەلگای کوردی بکەین. کۆمەلگای کوردی لە بارودۆخێکی تایبەتیایە و لە بەدەست کۆمەڵی قەیرانی ئابووری و ڕۆشنبیری و کۆمەڵایەتیەوە ئەناڵێنێ. و لە بارودۆخێکی وانە هەموارە بۆ نمونە کە پارتە سیاسیەکان ناتوان بگەنە ڕێگە چارەیەک، ئەو کاتە لەوانەیە بڵێم بەرپرسیارەتێکی گەورەتر ئەکەوێتە سەرشانی ڕۆشنبیران و نووسەران. چونکە ئەم بەرپرسیارەتیە بەرپرسیارەتێکی ئەرکێکی گشتی کۆمەڵایەتیە و بەرپرسیارەتێکە کە بەرامبەر بە کۆمەلگای خۆیان ئەبێ بینوێنن. چونکە لەم کاتەیە بۆ نمونە پارتە سیاسیە دەسەڵاتدارەکان لە هەوڵی قۆرەخکردنی زۆربەی ڕۆشنبیران و نووسەرانان بە نیەتی ئەوەی کە لە بەرژەوەندی ئەوان و بڕیارە سیاسیەکانی ئەوانە قسە بکەن و لەمەشا سەرکەوتوو بوون. پێم وایە کە توانی ویانە کۆنتترۆلی بەشێکی زۆر لە نووسەران و ڕۆشنبیران بکەن و لە دام و دەستگاکانی خۆیان جیان بکەنەوە و بۆ بەرژەوەندی و پارتە سیاسیانە قسە بکەن. بەڵام لە دەرەوەی ئەوەش ئێستاش نوخبەیەک ڕۆشنبیری گەورە لە هەرێمی کوردستانە هەن کە نەچوونە ژێرباڵی هەژمونی دەسەڵاتدارە سیاسیەکانەوە و ڕۆڵێکی کاریگەریان بەسەر کۆمەلگاوە هەیە. و ئەمڕۆ ئەوەی کە زۆر گرنگە قسەکردنە بە بەرژەوەندی گشتی کۆمەلگا، بە بەرژەوەندی گشتی خەڵک و لە ئەو بارودۆخە ناهەمواری کە ئێستا کۆمەلگاتیایەتی. چونکە ئەمە بەرپرسیارەتێکی مێژوویە وارکێکی گەورەیە کە ئەکەوێتە سەرشانی ئەم ڕۆشنبیرانە کە لە ئاس وشیارکردنەوەی کۆمەلگا و تێگەاندنی بارودۆخەکە و ئەوەی کە ڕوونکردنەوەی هۆکاری ئەم بارودۆخە چییە و ئەو بارودۆخە سیاسیە چۆن دروست بووەوە، ئەو تەنگژە کۆمەڵاتی و ئابوووریانە چین کە ئێستا کۆمەلگای کوردی بەدەستیەوە ئەناڵێنێ، واتە دروستکردنی تاکێکی هوشیار، هاوڵاتیەکی هوشیار و دروستکردنی هوشیاریەکی کۆمەڵایەتی بۆ خەڵک. بە دیوێکی ترا دروستکردنی هاوڵاتی و کۆمەلگەی مەدەنی، چونکە ئەگەر بێت و کۆمەلگەی مەدەنی نەبێ و تاکی وشیارن نەبێ و کۆمەلگایەکی وشیارن نەبێ، ئەو کاتە دەسەڵاتی سیاسی بە ئارەزوی خۆی ئەتوانێ گەمەیەکی سیاسی لەسەر بەرژەوەندی هاوڵاتیان و عەقڵیەتی هاوڵاتیان بکە. پێم وایە لە هیچ کۆمەلگایەکە دەسەڵاتێکی دیکتاتۆر و تاگڕە و دروست نابێ ئەگەر کۆمەلگایەکی وشیار هەبێ و گەر تاکێکی وشیار هەبێ. بە تایبەتی لەم کۆمەلگانەی ئێمە ناتوانین بڵین هەموو شتەکانی تاگڕێ و دیکتاتۆریە. تا ڕادێک پەراوێزێکی ئازادی شەیە، یعنی ئەتوانی لەو پەراوێزە ئازادیە ڕۆڵی خۆت ببینی لە وشیارکردنەوەی تاک، لە ناساندنی تاک. مافەکانی تاک چییە؟ مافەکانی هاوڵاتی چییە؟ وەرگەکانی هاوڵاتی چییە؟ وەرگەکانی سەرشاری حکوومەت چییە؟ وەرگەکانی سەرشانی پارتە سیاسیەکان چییە کە ئابێ جێبەجێ بکەت بەرامبەر بە هاوڵاتیان و خەڵک. کەواتە ئەگەر بێت و ڕۆشنبیران لە ئەم کایە کار بکەن لە ڕێگەی میدیاکانەوە، بە تایبەتی میدیا ئازادەکانەوە یان پارتە ئۆپۆزیسیۆنەکانەوە یان لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوە، ئەو کاتە ئەگەنە ئەوەی کە بتوان کۆمەلگایەکی وشیار دروستکەن. و پێم وایە ئەگەر کۆمەلگایەکی وشیار و تاکێکی وشیار و هاوڵاتیەکی باشیشت هەبێ، ئەو کاتە توانێت بنیادنانی حکوومەتێکی چاکیانە بێت. لە ڕاستیە هەر ئەگەر پێناسەی ڕۆشنبیر بکەین، ئەو پێناسە ستاندارەی کە بۆی کراوە لە دوتوی کتێبەکانە، هەر خۆی بۆ خۆی پێناسەکە پێمانەڵەیە کە ڕۆشنبیر مەهامی چیە لە کۆمەلگەیە، ئەرکی چییە. ڕۆشنبیر لە نەتیجەیە ڕخنەگرێکی کۆمەڵایەتیە. هەموو هەوڵەکەی بۆ ئەوەیە کە ئەو ڕێگانە بگرێتە بەر یا پەرە بەو مەفاهیم و چەمک و تێگەیشتانە با لە کۆمەلگەیە بە ئامانجی پێشخستنی کۆمەلگاکە. و لە مێژوو شاگەر سەیری کەین لە هەموو قۆناغە جیاجیەکانە بە مێژووی ئیسلامیشەوە زۆری تێگیران و بەریەکەوتەکانی ڕۆشنبیر لەگەڵ کیا بوو لەگەڵ دەسەڵاتدارەکانە. مووقف و هەڵوێستی مەبدەئی ڕۆشنبیر لەگەڵ دەسەڵاتدارەکانی سەردەمی خۆی بووە. بۆ معنایی دەسەڵات زۆر جار کە لەکایی عەمەلیاییشی کردووە
پێچوانەی ئەو قێم و بەها معنەویانە وەستاوەتەوە کە ڕۆشنبیر باوەڕی پێیانە و ڕۆشنبیر کاریان تیاکە لە هەموو بارەکانە. لەو نەتیجەیە ئێمە توانین ئەوە بڵێن ڕۆشنبیر لە کۆمەڵگەی ئێمەیە بە تایبەتی ئەوانەی کە ڕۆشنبیرن بە معنای ستاندەری خۆی نەگەوانەی کە لە ڕووکە شاپیان وترێ ڕۆشنبیر مەهامیان ئەوەیە شانبەشانی کۆمەڵێک موسسات و ڕێکخرا و هێزی تر لە کۆمەڵگایە مەهامیان ئەوەیە کە بێن قسە بکەن لەسەر ئەم دۆخە چەقبەستووی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە و پێوی دەناڵێنێ و ئەو گرێکوێرانەی لە پرۆسی سیاسی فەرمانڕەوایی دروست بوون و ئەو بەرەو دواگەڕانەی کە ئێستا لە پرۆسی سیاسی دیموکراسی لە هەرێمی کوردستان دەبیندێ. بۆیە بەڕاستی من پێشتریش ئەو ڕێیم باس کردووە ئێستا لە هەرێمی کوردستانە دوو لایەنی زۆر گەورە یا دوو لایەنی زۆر دیار دوو پێکاتی زۆر دیار ئەرکێکی زۆر گەوریان دەکەوێتە سەر شان بۆ چارەسەری دۆخی نەهەمواری هەرێم. یەک لەوانە ئەو هێزە سیاسیانن کە لە دەرەوەی دەسەڵاتن بەشدار نین لە داڕوخانی بارودۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لە هەرێم. دووەمیش ئەو نوخبە و دەستەبژێرە یا ئەو ڕۆشنبیرانەی کە لە کۆمەڵگەیە توانای نەقدیان هەیە و خەڵکێکن توانای چۆنڵێ دروستکردنی کاریگەریان هەیە لەسەر خەڵکیش و لەسەر کۆمەڵگەش. بۆیە بەڕاستی ڕۆشنبیری ژۆکو یەکێک لەو دوو پێگاتەیە واجبە لەسەری کە بە مووقفی مەبدەئی خۆی کار بکا بۆ ئەوەی چۆنەڵێ تەنگ بەو دەسەڵاتە هەڵچنن و بێتە هۆکارێک کە ڕایەکی گشتی دروستکەن بۆچی بۆ ئەوەی بە هەمویان فشار بن لەسەر دەسەڵات و بە خودداچوونەوە بکەن. کە باس لە ڕۆشنبیرانەکەیت باسی چینێکی دیاریکراوی کۆمەڵگاکەی پێم وایە ئەرکی ڕۆشنبیر وەکو هەموو کایە و کارکتەرەکانی تری کۆمەڵگا ئەرکی خۆی هەیە. ئەرکی ڕۆشنبیری ئەرکێکی پێغەمبەرانە نییە کە تەوسی خەڵکات و ئامۆژگاری خەڵکا و ڕێنمایی کات. هێندی ئەوەیە کە ئەکرێت بمانە گرامشەکەی بڵێ ڕۆشنبیر چاوێکی تیشترە ئێوە چاوێکی ورترە بۆ بینینی کۆمەڵە دیاردەی جیاوازی کۆمەڵگا. بەڵام ئێستا بەڕاستی لە مانەکانی مۆدێرنەیە پۆز مۆدێرنە ئەم کاینی کە ناوی ڕۆشنبیرە ئەمیش کەوتوتە ژێر پرسیارەوە. ئەم کاینی کە ناوی ڕۆشنبیرە ئەمیش لەژێر پرسیاری ئەوەیە کە ئایا بەڕاستی توانێتی پارێزگاری لە پێگەی خۆی بکات، توانێتی پارێزگاری لەو مەهامە بکە یا توانێتی پارێزگاری لەو شوناسە بکە کە کۆمەڵگا پێی بەخشیوە. خۆتەزانی کە ڕۆشنبیر مرۆڤێک وەکو هەم مرۆڤێکی ئاسایی تر، بەڵام ئێستا بۆ خۆی لە تێڕوانینە مۆدێرنەکەیە ئەم کاینش کەوتوتە ژێر پرسیارەوە ئایا بەڕاستی شتێکمانێ نایە ڕۆشنبیر بێت. بۆیە ئەبێ تا پێناسی کارکتەرەکە یا پێناسی فیگەرەکە نەکەیت ڕەنگە مەحاڵ بێت بتوانیت مەهام و کاری لە کۆمەڵگا دیاریکی. وەڵاهی ئەرکەکەش ڕەنگە تۆزێک ئەستەم بێت ئێمە بتوانین ئەرک دیاریکەین. خۆتەزانین دەست نیشانکردنی ئەرک و دیسپلینێک بۆ کەسێک یا بۆ چینێک تۆزێک قورسە. لە لایەکی تریشەوە پرسیارە یعنی یا گومانە لەو کاینی کە ناوی ڕۆشنبیرە کێ ڕۆشنبیرە بۆ ئەگەرم زاراوەی لە کۆمەڵگەی خۆمانە باسکەین ئایا ڕۆشنبیر بەمانە عەرەبەکەی ئەوەی کە لە موسەقەفەوە تەرجەمە کراوە چێ ناوانی ڕۆشنبیر. ئەگەر بەمانە دیسانەوە ینی بە بگەڕێنەوە بۆ لای بیریارێکی هۆ گرامشی ڕۆشنبیر کەسێکی دیاریکراو نییە و چینێکی دیاریکراو نییە. هەر کەسێک لە بوارەکەی خۆیان مامۆستایەک، فەرمانبەرێک، ڕۆژنامەنووسێک، هونەرمەندێک، شاعیرێک، چیرۆکنووسێک ئەوانی لە بوارە جیاکانی کۆمەڵگا ئیشەکەن و پسپۆڕیان یە ڕۆشنبیرن. بەڵام دیسانەوە ئەمەش بۆ خۆی بۆ کۆمەڵگای ئێمە و هێنانی و تەوزیفکردنی بۆ کۆمەڵگای ئێمە ڕەنگە تۆزە مەحاڵ بێت. مەحاڵەکەی لەوایە کە جەنابە پرسید ئەرکیان چییە و ڕۆڵیان چییە و چی بکەن لەو ڕووداوانەیە. ئەمەش ئەمان خاتە بەردەم بەرپرسیارەتیە کە ئەو بەرپرسیارەتیە ناتوانین سەیری پێشەوەی خۆمان بکەین. ئێمە کۆمەڵگایەکین کەمتر سەیری پێشەوەکەین ئەبێ سەیری دوامانەوە بکەین. دوامانەوە لانی کەم من نەزانم تۆ وەکو میدیاکار وەکو ڕۆژنامەنووسێک ئەتەوێت پرسیار لە 20 ساڵی ڕابردوو بکەیت یا ئەو قۆناغە مێژووی کە لە دوای ڕاپەڕینەوە. ئەمەش بۆ خۆی بەڕێی من ینی بەڕێی شخصی خۆم خوێندنەوەیکی گشتگیریەوێ و خوێندنەوەیکی جۆرێک لە بێلایانی ئەوێت. بێلانی مەبەستم ئەو ماناو چەمکەنی لە کۆمەڵگای ئێمە بەکارێت. بێلایانی ئەوەیە کە تۆ نەتوانی یا نەتەوێت لە ژێر تەسیری هیچ شتێکە خۆ مجەڕەت کەیتەوە
بە تێڕوانیەکی تاگلایەنە سینەکەی بە تێڕوانیکی گشتێکی ئەگەر بۆ ئەمە بکەین ینی ئەم پێناسەیە بین بە ڕۆژبیر من پێم وایە بەشێکی زۆری ئەو خوێندنەوەی کە لە 25 ساڵی ڕابردووە بۆ ئەم کاینی کە ناوی ڕۆشنبیرە بەتاڵە بێتەوە بۆ ئەو و کۆمەلگایش کە کۆمەلگای کوردیە و جەناب داوای ئەرکیلیەکەی جۆرێک ئەبێت لە بەتاڵکردنەوەیە کوشتنی ئەو سیحری کە خەڵگەیەتی بەرامبەری لە ڕاستیە گەر ڕۆشنبیر مەسەلەن تەرجمەکەین بۆ کارکتەرە کۆمەڵایەتیەکان ڕۆشنبیر ناوێکی بڵێت بەرفراوان و گەورەیە بۆ کۆمەڵە کارکتەری جیاواز لە کۆمەلگایە توانین مەسەلەن مامۆسایەک توانێت ڕۆڵی ڕۆشنبیری ببینێت ڕۆڵی ڕۆشنبیر ببینێت زانایکی ئاینیە توانێت ڕۆڵی ڕۆشنبیر ببینێت کاتێ لە کایەکەی خۆیان بە شێوەیەکی بە دیدگایەکی زانستیانەوە بە دیدگایەکی پەروەردەیانە کارەکات بە شێوەیەکی گشتیش ینی ناتوانین ڕۆشنبیر دابنین وەکو کائینێکی سربەخۆ جیاواز لەم کارکتەرانە بۆیە هەر کام لەمانە بۆ خۆیان ئەرک و کاری گرنگی خۆیان هەیە گرنگترین شت پێم وایە کە لە ئێستا لە کۆمەلگای ئێمە ضرورە کاری لەسەر کرێ هۆشیاری سیاسیە هۆشیاری سیاسی گرنگە بۆ تاکی ئێمە چونکە ئێمە زۆر با بڵێن هەنێک ئێمە هەر کۆمەلگاکان کێشەکانیان پەیوەستە بە سیاسەتەوە کێشەیەک لە دەرەوەی سیاست ینی سیاست ئەتوانێت کاریگەری زۆری هەبێت لەسەر باشکردن یا باش نەکردنی بارودۆخی کۆمەلگا من خۆم باوەڕم بەوە نییە کە شێوەی حکمڕانی ئەگۆڕێ کاتێکە کۆمەلگا هەمووی بگۆڕێ هەموو بێ بە مەلایکە هەمووی بێ بە فریشتە اینجا کۆمەلگایکی باشمانە بێ ئەوە شتێکی زۆر ناواقعیە شتی واقعی ئەوەیە کە کۆمەڵێک نوخبە کامانەی کە ئێستا بۆ نمونە پێوەتری ڕۆشنبیر کاریگەریانە بێ لەسەر بارودۆخی سیاسی لە ڕێگەی هۆشیارکردنەوەی کۆمەلگا کە ئەو گۆڕانکاریە دروست بوو لە سەرەوە ئەو کاتە گۆڕانکاریش دروستە بێ لە خوارەوە بۆیە پێم وایە هۆشیاری سیاسی و دروستکردنی با بڵێن بارودۆخێکی هۆشیارانە سەبارەت بە سیاست و سەبارەت بە حکمڕانی ئەرکێکی گرنگی ئەم قۆناغی هەموو ڕۆشنبیرێکی ئەم کۆمەلگایە بەڵێ ڕۆشنبیر و نووسین و میدیای ئازاد لە چ جۆرە کۆمەلگایەکە کاریگەری خۆی هەیە ئەوە بە پێی جۆری سیستمی سیاسی ئەگۆڕێ یعنی لە سیستمە تاگڕەویەکان و ئەسکەرتارەکانە نووسەران و ڕۆشنبیران و هەموو کایە ڕۆشنبیر و پەروەردەیەکانی ترکە هەیە ئەبێ پاشکۆی دەسەڵات بێ و ئەبێ پاشکۆی پارتی دەسەڵاتدار بێ چونکە ئێمە لە ڕژێمە فاشیەکانە بینیمانە کاتێک کە حیزبێکی دەسەڵاتدار هەیە بۆ نمونە حیزب بەعس لە عێراقا هەبووە ینی هەموو ئەو بڵاوکراوانە هەموو ئەو کایە ڕۆشنبیریانە هەموو ئەو کایە پەروەردانی کە هەبووە ئەبێ ڕنگدانەوەی بیرکردنەوەی بەعسیزم بێ بەڵام لە کۆمەلگە دیموکراتەکانە و لە کۆمەلگا کراوەکانە کاتێک کە مرۆڤ ئازادە بیرروڕای ئازاد هەیە و جێگەی فرەی سیاسی و فرەبۆچوونی هەیە و ڕێز لە ڕای بەرامبەر و ڕای ئازاد دەگرێ لێرەدا ئێمە ئەتوانین بڵین بیرروڕای ئازاد و ڕای ڕۆشنبیران و ڕای ڕۆژنامەنووسان لێرەوە شوێنی خۆی ئەگرێ واتە لە سیستمێکی سیاسی دیموکراسیە کاتێک سیستمە سیاسیەکە سیستمێکی دیموکراسی بێ و دامەزراوی دیموکراسی لە وڵاتە هەبێ و بڕوای بەبوونی میدیای ئازاد هەبێ بڕوای بەبوونی پارتە سیاسیەکان هەبێ و لەم ڕێگەیەوە ڕۆشنبیرانیش و بەوە خەڵکانی ئەکادمی دەنگێکی بیستراوە بن بووە بەشێک لە پێکاتەی سیستم و کۆمەلگای دیموکراسی سەیرەکرێن و بەشێک لە پێکاتەی هاوکاری بۆ گەشەپێدانی دیموکراسی و گەشەپێدانی کۆمەلگا سەیرەکرێن لەبەرەوە دەنگە جیاوازەکان لە پێناوی دەوڵەمەندکردن و گەشەپێدانی کۆمەلگادایە نەک وەک ئەوەی تۆکو دوژمنێک سەیریکەی یان وەکو نەیارێک سەیریکەی ویان هەوڵی کپکردنی بدەیت لەبەرەوە وەکوتم لێرە ناوەندە ئەکادیمیەکان و ناوەندە پەروەردەیەکان و زانکۆکان و خوێندنی باڵا و نووسەران و ڕۆشنبیران خاوەنی سەنگی تایبەتی خۆیانن بۆ چونکە کەڵک لە تواناکانیان وەرەگیرێ کەڵک لە عەقڵیەتیان وەرەگیرێ کەڵک لە بیرکردنەوەیان وەرەگیرێ و کەڵک لەو پرۆژانە وەرەگیرێ کە پێشکەشیەکەن بە ناوەندەکانی خۆیان دوجار دەسەڵاتی سیاسی
کاتێک تەنانەت بڕیاری سیاسی وەرەگرێ ئەگەڕێتەوە بۆ لای ڕۆشنبیران و بۆ لای ناوەندە ئەکادیمیەکان و بۆ لای دەستگای لێکۆڵینەوەی استراتیژی و لێرەوە گەشە بە بڕیاری سیاسیەدەن و لێرە سیستمی سیاسی پێشەکەی و لێرە گۆڕانکاری لە سیستمی سیاسیان ڕوئەدا لەبەرەوە بەڵام بەداخەوە لە کۆمەلگای کوردی ئێمەیە لەبەر ئەوەی خاوەنی سیستمێکی سیاسی نییە لەبەرەوەی خاوەنی دەستورێک نییە کۆمەلگایەکە هەتاکو ئێستا کۆمەلگایەکی حیزبیە و تەنانەت کورت کراوەتەوە بۆ کۆمەلگایەکی بنەماڵەیش لەبەر ئەوە ئێمە نابینین کە میدیا ئازادەکان ڕۆڵێکی ئەوتۆیان هەبێ دەنگی ڕۆشنبیران کاریگەریان هەبێ ڕۆژنامە نووسان ئەو هەموو ڕۆژنامە ئازادە هەیە ئەو هەموو دەنگە ئازادە هەیە ئەو هەموو نووسینە هەیە کە ڕەخنە لە دەسەڵاتی سیاسیە گرێ ڕەخنە لە سیستمی ئابووریە گرێ ڕەخنە لە شێوازی بەڕێوەبردننی دەسەڵات دەگرێ ڕەخنە لە ئەو هەموو دامەزراوە پەکخراوەی کوردستانە گرێ یعنی کە لە کوردستانە پەکی خراوە یعنی لەبەرەوە ئێمە دەسەڵاتێکی سیاسیمان نییە لە هەرێمی کوردستانە و سیستمێکی سیاسیمان نییە و دەستورێکمان نییە لەبەرەوە ئەوەی هەیە ئێمە دوو پارتین لە کۆمەلگای کوردیە دەسەڵاتدارن و ئەم دووە کەواتە ئێمە لە کوردستانە کۆمەلگایەکی حیزبیمان هەیە و عقوڵیەتێکی حیزبی سیاسە دەبا بەڕێوە لەبەرەوە لەم بارودۆخەیە بەردەوام هەوڵی چیەدا هەوڵی بە دژمن ناساندنی ڕۆشنبیرانەدا و پچووکردنەوەی بۆ چوونەکانیانەدا و کپکردنیانەدا تەنانەت داخستنی میدیا ئازادەکانی ژەدا ئێستا تۆ لە کۆمەلگای کوردیا سیر بکە میدیای ئازاد چی بەسەر هاتووە ڕۆژنامەی هاوڵاتی بوو داخرا ڕۆژنامەی ئاوێنە بوو چی لێ هاتووە لڤین و هەندێک گۆڤاری تر هەبوون ئێستا بارودۆخی بازاڕیان چەند خراپە بەرەو کوێ ڕۆشتون کۆمەڵە ڕۆشنبیر و ڕۆژنامە نووس و نووسەری گەورەکە لە دەستگای میدیا ئازادەکانە ئیشیانە کرد چۆن چێشکراون ئێستا لە ناو کەناڵە فەزاییەکان و ڕۆژنامەکانی دەسەڵاتە کار بکەن لەبەرەوە بەداخەوە لە کۆمەلگای کوردیە ڕۆژنامە نووس و نووسەر و میدیای ئازاد گرنگێکی ئەو تۆی پێنادرێ و تەنانەت هەوڵی بکردن و داخستن و بێدەنگکردنی ئەو دەنگانەژە درێ کاتێکە ڕەخنە لەم دەسەڵاتە ئاگرێت من پێم وایە هەتاکو ئێستاش نووسین لە کۆمەلگای کوردیە نووسین لای دەسەڵاتی کوردی جێگەیەکی بایەخی ئەو توی نییە بۆ چونکە کاتێک کە تۆ دەسەڵات خۆی زانکۆ وێرانەکە بواری پەروەردە وێرانەکە و هیچ ڕۆڵێک بۆ کەسە خوێنەوار و ئەکادیمی و زانستیەکانی کۆمەلگا ناهێڵێتەوە ئیترە بێ نووسین و ڕەخنە و ڕۆژنامە چ بایەخێکی هەبێت خۆی ئەتوانین بڵێن بەداخەوە ئەو بارودۆخەی کە ئێستا بەتایبەت هەرێمی کوردستانی تایە کە خەڵکی وێڵە بە دوای سەرەتایی ترین پێداویستی و مافەکانی ژیانی خۆی لەلایەنی داراییەوە لەلایەنی خزمەتگوزاریەوە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەی دروست کردووە بۆ ئاستی بەرەو پێشچوونی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستانە ئەم بارودۆخەوای کردووە یا ئەم دەسەڵاتی کە هەرێم بەڕێوە ئەبا بە ئەنقەز بێ یا بە نەزانی بێ دۆخێکی خۆڵقانەوە کە هیچ کایەک لەوانەی کە وا دەکەن ئێمە کۆمەڵگەیەکی ڕۆشنبیر کۆمەڵگەیەکی هوشیار پێشکەوتومان هەبێ قیمەتێکی ئەو تۆیان نەماوە بۆیە ئەگەر تۆ بتەوێ بزانی کۆمەڵگەیەک بەڕاستی تا چەندێک شارستانیە تا چەندێک پێگەیشتووە تا چەندێک تێگەیشتووە بڕۆ سەیری کە زۆرترین گرنگی پێدانیان بە چییە بەکایەکانی ژینگەیە بەکایەکانی وەرزشە بەکایەکانی تەندروستیە بەکایەکانی ئەمنی خۆراکە بە کۆمەڵە مەسائلی ترە بە هونەرە بە ئەدەبە بە مۆسیقا و گۆرانی و ئەو بابەتانەی ترە بەڵام بە پێچەوانەوە ئەو کۆمەڵگایانەی کە تایە پاشەکشەی بەردەوام هەیە لە ڕووی هۆشیاری و لە ڕووی تێگەیشتنەوە سێرەکی زۆرترین سەرقاڵەکان بەچێ بە پرۆسی سیاسیەوە هەرچیەک هەڵەسێ یا ئەندامی حیزبە یا قسە لە سیاسەتەکە هەموو کایەکانی ترا کراون بە قوربانی کایی سیاسی و حیزبی لەو جوگرافیایە لە هەرێمی کوردستانی ژوایە بۆیە ئێستا ئەتوانین بڵێن لەباری ڕۆشنبیریشە لەباری کاریگەری نووسین و بەرهەمە سەقافی و فیکریەکانە هەرێمی کوردستان بەرەو دواوە دەگەڕێتەوە چونکە بەڕاستی خەڵک مافی خۆیەتی لە ڕووی ئەولەویەتەوە بە دوای قۆناغی یەکەم و دووەمی پێویستەکانی ژیانی خۆی بگەڕێت تۆ ئەگەر کەسێک بی چۆنەڵێ لە ڕووی داراییەوە کێشت هەبێ ژیانە کەوتێتە مەترسیەوە ئەو کاتە هیچ کایەکی ڕۆشنبیری هیچ بەرهەمێکی ڕۆشنبیری هیچ بەرهەمێکی هونەری ناتوانێت کاریگەری لەسەر بەجێ بهێڵێ یعنی بۆ نەقەنەعاتەکانت دەگۆڕێت هەموو ئەم شتانە ئێمە خۆمان دەزانین بۆیە ئێستا بەڕاستی وای لێ هاتووە لە هەرێمی کوردستانە
یەک لەو بنەمایانەی لەلایەن دەسەڵات و کاری لەسەرەکرێ هیچ پیرۆزیەک نەمێنێ ئەهەمیەت بۆ هیچ شتێک نەمێنێ نە یاسا نە ڕێسا نە هونەر نە ئەدەب نە کای ڕۆشنبیر هیچ کایەکی تر هەمووی بکرێ بە قوربانیی بکرێ بە قوربانی حەز و هەوەسەکانی گروپێکی کۆمەڵایەتی دیاریکرا و حیزبێک یا چوارچێوەیەکی منەظەمی کۆمەڵایەتی کە زۆر جار بنەماڵەیە کە دەسەگرێ ئەوکۆی لە هەرێمی کوردستانە دەسەگرێ بەسەر کۆی کایەکانی ژیانی خەڵکە بۆیە بەڕاستی لە کۆمەلگەی ئێمە ئەگەر بەراورد بکەین لە ساڵەکانی پێشووە ئەتوانین بڵێن ڕەنگە لە چەند ساڵی پێشترە تا نزیکی ساڵی 2010 تا نزیکی ڕوخانی ڕژێم خەریب و ئیعلام بە تایبەتی ئیعلامی ئەهلی و کای ڕۆشنبیری پەلوپۆی زیاتری یاش کاریگەرەکانی بەرفراوانترە ڕاستە هەیەی بەڵام بەڕاستی ئێستا زۆرێک لە کایەکانی تر ڕۆڵیان لاواز بووە هەمووشی بەڕاستی چیە ئەو دۆخەنە هەموارەیە کە ئەم دەسەڵاتە دروستی کردەوە بەڕاستی زۆر بەشی بە ئامانجەوە کرێ بۆی هیچ پیرۆزیەک لە کۆمەلگایان نەمێنێ تەنها کۆمەڵی خەڵکی دیاریکرا و بە مقدسەی کرێم بە مەرجعی هەموو کایەکان. من پێم وایە بۆ قسەکردن لە سەر ڕۆڵی ڕۆشنبیر و لەسەر کاریگەری ڕۆشنبیر لە کۆمەلگایە ئەبێ بگەڕینەوە بۆ بەرهەمەکانی و بۆ ڕوئیاکانی و بۆ گۆشەنیاکانی و ئەوەی ئێستا کە ئێمە قسەی لەسەرەکەین و ئەبێ بە وردی قسەی لەسەر بکەین ئەو چەمکە تازەیە ئەو مفرەدە تازەیە هاتوۆتن دنیای ڕۆشنبیری ئەمە ئەوش ناوی فەیسبووکە و فراوانتر بە زمانی ڕاگەاندن سۆشیال میدیایە و من پێم وایە ئەمە سحرێکی زۆری نووسینی کوشتووە و سحرێکی زۆری ڕوئیای کوشتووە و سحرێکی زۆری ئەگەر ڕاست بێزاراوەکە ئەو پیشەیی کوشتووە کە پێڵن پیشی نووسین بەداخەوەڵێم داوای لێ بۆ دنی شەو لە جەنابیشت و لەو بینەرە بەڕێزانی کە ئێستا سەری بەرنامەکەکەن پێم وایە سۆشیال میدیا بە پلەی یەکەم مەرجی نووسەی ڕاگەیاند ئێزەلامێکی بمرێت چی کاریگەریەکی هەیە و من ئەم قسەیە مطلق نییە بەڵام نووسین هیچ باەکی نەما بەڵام نووسین هێندە بێ باەق بووە هەموو کەس لە ماڵەکەی خۆی لە کۆمپیوتەرەکەی دانیشێت توانێت تەرحی خۆی بکات لەوەش ترسناکترە توانێت بە مۆبایلەکەی خۆی ڕوئیای خۆی بڵێ و نووسینی خۆی و لەسەر هەموو شتێک قسە بکات ئەگەر ئەم قسەیە ورتیکەینەوە کۆمەلگای خۆمان ساتێک یا سەعاتێ 2 سەعات دانەی بەسەری سۆشیال میدیا بکەی بەسەری فەیسبوک بکەی ئەزانیت چی فۆزایەک لە وڵاتەیە و من زۆر جاریش بیر لەوە کەم و زۆر جاریش لەم کتێبخانەیەکەوە بەرنامەتیەکان بیر لەوە کەمەوە هەموو کتێبانی کە نووسراوە نووسەرەکانیان ڕەنگە بەشێکی زۆری لەو سەردەمایە بۆ کە سۆشیال میدیا نەبووە بەشێکی لەو سەردەمای لە سۆشیال میدیایە بەڵام سۆشیال میدیا وەکو مادۆناڵەکەی لێ هاتووە بەڕاستی خواردنێکی ساتە وەختیە و ڕوئیاکی ساتە وەختی و ئەڕوا باز لەوە نیە چنە کاریگەریەیە بەڵام باسی ئەوەیە کە ئەمە سحری ئەو نووسینەی کۆژ و سحری ئەو بەهایی کوشت و ئەو کەسادی کوژ ناینووسرە من ئاخر نمونە لەسەرەوە بیری مێ لە ناوەڕاستی نەوەدەکانە ئەو کاتێک کە شەڕی ناوخۆل لە ترۆپ کابوو ڕۆژنامە و گۆڤار زۆر کەم بوون و سۆشیال میدیا نەبوو و تا کۆتاییەوە دەکان بە تایبەتی تروردە و دە میدیای ئەهلی دەرکەوت و ڕۆژنامەی هاوڵاتی دەرچوو و دواتریش ئاوێنە و لەڤین و بڵاوکراوەکانی در نووسینێکمانە نووسی ئەمە دنیایەک فیدباک و کاردانەوەمان ئەبینی لەسەری من خۆم لەسەر دەیان شت نووسیوە لەو کاتەیە هەم ڕوئیای ڕۆشنبیری لەسەر باهای ڕۆشنبیری هەم لەسەر ڕوئیای سیاسی هەم لەسەر دیادی کۆمەڵاتی یعنی فیدباکم بینیوێتەوە قسەم قسە کراوە لەسەری گفتوگۆ کراوە بەڵام ئێستا ڕۆژانە دەیان وتاری جوان و دەیان کتێبەکەوێتە بازار زۆر بێدەنگی ئەڕوات ئەمەش پێم وایە کارەساتێکی گەورەیە بە بۆچوونی من یعنی ئەوە پارادەیەک نسبیە ئەو تەرحانە ئەمێنێتەوە سەر قووەتی خۆیان گەر تەرحێک خاوەنی قووەت و جاذبیەت و وەڵام دەرەوەی پێویستیەکانی کۆمەڵگا بێت پێم وانییە کۆمەڵگا بە دەمیەوە نەچێت تۆ ئەگەر بشتەوێ هەموو کۆمەڵگا بە دەمیەوە بچێ وانە عادەتەن کۆمەڵگا هەر بەشێکی بەدەم شتە جدیەکانەوە ئەڕۆن شتە جدیەکان ما بڵێن مشتریان کەمترە بەڵام هەر تەرحێک و هەر دیدگا و گوتارێک سەرنجڕاکێش بێەوە بتوانێت وەڵامگۆی پرسیارەکانی خەڵک بێجا پرسیاری سیاسی بێ یا پرسیاری جیاواز لە هەر بوارێکی کۆمەڵگایە بێگومان خەڵک بەدەمیەوە ئەچێت وە گرنگی خۆی هەیە ئەوەی کە ئێستا جۆرەك لە گلەیی و ڕەخنە و گازەندە هەیە کە
لە کۆمەڵگای ئێمە خوێنەرکەمە خەڵکی جددیکەمە من پێم وایە هۆکەی بەشێکی بۆ ئەوەیە کە ئەسڵاکایەکی ڕۆشنبیری زۆر زۆر جددیمان نییە بۆ منە میدیا لە ئاستێکی زۆر باڵایە نییە بابەتە ماڵێن ئێمە ماوەیەکی زۆرە نووسەر و بیریاری زۆر گرنگمان دروست نەکردووە لەم کۆمەڵگەیانێ دروست نەبووە و لە قۆناغەکانی ڕابردووە گەرسێکی لە چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێک ڕۆژنامە نووس کە هاتنە پێشەوە کۆمەڵگا بە دەمیانەوە چووە شتی لێ وەرگرتن بۆیە بێ بۆ قۆناغی ئێستش کۆمەڵگا بتوانێت ڕۆشنبیری نوێ بێنێتە ناو کایە جیاوازەکانەوە. ناتوانین بڵین کاریگەریان لە کۆمەڵگای ئێمە ئێستا زیاترە بۆ چونکە کاتێک ڕۆشنبیران و نووسەران کاریگەریان زۆر ئەبێ و ئەتوانن گۆڕانکاری لە کۆمەلگای دروستکەن و ئەوتان هوشیار تاکەکانی کۆمەلگا هوشیار بکەنەوە کاتێک کە دەسەڵاتی سیاسی بڕوای بە عەقڵ و لێهاتن و بۆچوونەکانی ئەمانە هەبێ و کاتێک کە دامەزراوی میدیایی بێ دامەزراوی پەروەردەی بێ دامەزراوی ڕۆشنبیری بێ بە ئازادانە بکاتەوە لە بەردەمی ئەم خەڵکانەدا و ڕێگەیان بدە کە وتاری خۆیان پرۆژەکانی خۆیان پێشکەش بکەن لە پێناو گەشەپێدانی کۆمەلگایە لەبەرەوە ئەگەر بێت و ڕۆشنبیران دەسەڵاتی سیاسی هاوکاریان نەکە و پێگەیەکی باشیان بۆ دانەنێ و هاوکاریەکی مادی و معنەوی نەکرێن وەکو کایەکی لاواز دەرەکەون لەبەرەوە بۆ چونکە هەموو دامەزراوەکانی تر لەلایەن پارتە سیاسیەکانەوە قۆرەغەکرێ بەتایبەتی پارتە دەسەڵاتدارەکان لەبەرەوە ڕێگەیان نادەن کە ئەمان ئەو ڕۆڵە کاریگەریان هەبێ خۆی لە ڕاستیە پارتە سیاسیەکان و دەسەڵاتی سیاسی ئەبێ پشت بە عەقڵی ڕۆشنبیران و ئەکادیمیەکان و ڕۆژنامەنووسان و نووسەران ببەستێ چونکە گەورەترین توانە گەورەترین سەرمایە کە لە کۆمەلگایە هەیە چێن ئەو توانە و لێهاتنە عەقڵیانن کە دامەزراوەکان بەرهەمیانە هێنێ بۆ نمونێ ینی دامەزراوەی زانکۆ تۆ ئەبێ ساڵانە کۆمەڵی عەقڵی داهێنەر و لێهاتوو پێشکەوتو خواست بەرهەم بێنێ قوتابخانەکان یعنی کایەک دروست بکەن کە قوتابیان و گەنجان و لاوان ڕۆژ بۆ ڕۆژ عەقڵیان گەشە بکە توانای داهێنانیان زیاد بکە بیرکردنەوەیان باشتر بێ هوشیاریان چاکتر بێ یعنی وابێ کە ئەمان ببنە نوخبەیەکی گەورە سبەینێ لە ناو هەموو کایەکانی دەسەڵات و حکوومەتە کار بکەن و بە عەقڵیەتێکی نوێ و لێهاتنێکی نوێوە کار بکەن بەڵام کاتێک کە دەسەڵاتی سیاسی دێ خۆی ئەم کایانە وێرانەکە کەواتە هەر خۆی ئەبێت هەمای وێرانکردنی عەقڵەکانی کۆمەلگا و گەشەپێدانی کۆمەلگا دواخە و وڵاتەکە بەرە وێرانی ئەبا کەواتە لێرەوە نووسەران و ئەکادیمیان و ئەمانە لە چووە گەشاکەن هەر لە ناوە ئەکادیمیەکان و قوتابخانەکان و پەروەردە و ناوەندە ڕۆشنبیری و فکریەکانەوە گەشە ناکەن لە ناوەندەکانی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوە گەشە ناکەن باشە ئەبێت دەسەڵاتێک هەبێ کە بڕوای بەمە هەبێ بەرنامەی هەبێ پرۆژەی هەبێ بۆ گەشەپێدانی ئەم لایەنانە باشە ئەگەر دەسەڵاتێکی سیاسی خۆی بەدەستی خۆی هەموو ئەم لایەنانە وێرانکە کەواتە خۆی دێ کاردانەوەیەکی خراپ بەرامبەر بیرکردنەوە بەرامبەر بە عەقڵ بەرامبەر بە لێهاتن بەرامبەر بە داهێنان دروستەکە و کاتێک کە ئەم کای وێرانەکە بەدیلەکەی ئەوە چییە؟ کۆمەڵێک خەڵکی نەخوێنەوار کۆمەڵێک خەڵکی دوور لە عەقڵ و لە ئەکادیمیا دێنێت دەسەڵاتی سیاسیان ئەداتە دەست و دوجار کای گشتی کۆمەلگاکە بە هەموو شتێکیەوە ئەگەڕێنێتەوە بۆ ناو دواکەوتویی بۆ ناو نەزانی بۆ نەفامی و وای لێدەی تر هەرچی پێگە گرنگەکانی کۆمەلگا هەیە هەڵەوەشێ لەبەرەوە دەسەڵاتی سیاسی ئەگەر بێ بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ئەم کۆمەلگایە گەشە بکە و بەرەو پێشوون بچێ ئەبێ سەرەتا گرنگیدانی بە ناوەندە ئەکادیمیەکان بە خوێندنی باڵا بە قوتابخانەکان بە ناوەندی پەروەردەی زۆرتر بکە و دابینکردنی بودجە لە حکوومەتە بۆ ئەم ناوەندانە زۆرتر بێ لە لایەنەکانی تر بەڵام بەداخەوە ئەوەی ئەکری ئێستا پێچەوانەی ئەوەیە ڕۆشنبیران وەکو لە پێناسەکانان دەرەکەوێ ینی لە کایی ئەمەلیا زۆر ئیش ناکەن لە ناو کۆمەڵگەیە ئیشی ئەوان لە دنیای حەقیقەت و لە دنیای مطلقایە لە دنیا چۆنەڵێ پڕبەها و لایەنە معنەویەکەی ژیانە بەڵام بە پێچوانەوە سیاسیەکان لە کایی ئەمەلیا ئیشەکەن کایی ئەمەلی ڕۆژانەیە
بۆیە بەڕاستی زۆر جار تێگیرانەکانی ژەوە دەبێت ینی ڕۆشنبیرەکان تەنزیرەکەن شتە نووسن ئاڕاستی ئەقلێتی خەڵکەکەن یعنی بۆ نمونە چەسپاندنی ئەو بەهایانە کە ئەوان بانگەشی بۆکەن پەیوەندی بە خۆیانەوە نییە پەیوەندی بە کەسانێکی ترەوە کە سیاسیەکانن زۆر جار سیاسیەکان کە پێویستە پاشخانێکی ڕۆشنبیری و زانستیان هەبێ بۆ سیاستکردن ئەویان نییە بە کۆمەڵی هۆکاری تر بە کۆمەڵە فاکتەری تر چوونەتە ئەو ناوپرۆسی دەسەڵاتدارێتیە و لەسەر ئەو کورسیە دانیشتون ینی زۆر جار تۆ زین لە پێگەیەکی گرنگە کەسێک هەبووە نەک خەلفێتێکی سەقافی یا هۆشیاریەکی نەبوو بگرە هەر ئاستی خوێنەواریشی لە ئاستەکانی زۆر سەرەتایە ئەوی لە هەرێمی کوردستان هەیە تۆ سەرەکی لە سەرۆکی پۆستی سەرۆکی هەرێمەوە تا خوارەوە ینی باز لەوە دەکرێت کە هەر خوێن و نووسین بزانێ بڕۆسەیری یاساکانی تایبەت بە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکە پەرلەمانی کوردستان بکە ئەنجمەنی پارێزگاکان بکە ینی بەرزترین ئاستی شەهادە کە لەو یاسایانەیە دیاریکراوە ئەوەیە کە تۆ ئامادەیت هەبێ تەنانەت بۆ پەرلەمانی کوردستان لە یاساکە دەڵێ هەر خوێندنەوە نووسین بزانێ مەسەلاوە نییە ئەوەی کە خوێنەواری زانی هۆشیارە نەخێر بەڵام هۆلانی کەم یەکەمین بنەمای ئەوەی کە تۆ کەسێکی هوشیار بی بریتە لەوەی کە بەڕاستی خاوەنی خەلفێتێکی زانستی بی پاشان هۆشیاری و پاشان چۆن ڕاستەکەی لەگەڵ پەیامی خۆتە بۆیە بەڕاستی لە هەرێمی کوردستانە ئەمە وا دەکات لە ڕووی مەبدەئیشەوە ڕۆشنبیر دەوری کاریگەری کەمتر بێت چونکە میکانیزمی چەسپاندنی ئەو بەهاوقیەم و ئەو حقیقەتانی کە خۆی باسی لەیەکە لە دنیای سەقافیا بەدەستی خۆی نییە هەموو ئەوەی کە ئەم لە دەستیە هەژمونێکی ئەخلاقی دروستکە موقفێکی ئەخلاقی هەیە پێوی پابند دەبێت بۆ ئەوەی وەکو لایەنی ئامۆژگاری وەکو نووسین وەکو پێشنیار ئەم دەسەڵاتە لە هەڵەکانی ئاگدارەکاتەوە باز لەوە دەکات لە چ جومگەیەکە گەندەڵی هەیە و کرم تێداوە بەڵام ئەوە دەسەڵاتە کە ئامادە نیە ڕاستکە لەگەڵەوە ئەدەیدایەتی بە ڕۆشنبیران و بە کۆی خەڵکی ناوچەکەی خۆی کە بێ ئەوە بکە ئێمە ئەگەر سەری تاریخی ئیسلامی بکەین کە سەحابەکان بۆ نمونە ئەبوو بەکری سدیق و عومەری کوڕی خەتاب و عوسمانی کوڕی عەفان و عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خۆیان لێبێ وەکو چوار خەلیفەی دیاری ڕاشیدین هەر لە بیدایەتەوە کە هاتوون پەیامێکیان هەبووە ئەگەر من غەڵەتم کرد ڕاستم بکەنەوە ئەگەر چاکم کرد ئەوە هاوکاریم بکەن ئەمە پەیامێکە ئەو ئەرکەکەوێتە سەر کێ کەوێتە سەر ڕۆشنبیران کێ توانای ئەوەی هەیە ڕخنەکان دەست بخاتە سەر وە برینەکان بدۆزێتەوە تشخیصی کە خۆ هەموو تاگێکی کۆمەلگە ناتوانێت ئەو ڕۆشنبیرەکانن ئەتوانن بۆیە بەڕاستی ڕۆشنبیرەکان ئەگەر بە موقفی چۆنەڵ ئەخلاقی خۆیان و پابند بن ڕاستکەن لەگەڵ ئەو بنەمای خۆیانە توانای ئەویان هەیە دەردەکانی کۆمەلگە دیاریکەن بەڵام ئەکەوێتە سەر کێ ئەکەوێتە سەر شخص و دامەزراوە پەیوەندیدارەکان بۆیە بکەن کە بەداخۆ لە هەرێمی کوردستانە ئێمە هەم لەباری ڕۆشنبیریە کێشەمانەیە زۆرێک لە ڕۆشنبیرەکان ڕۆشنبیری جددینین و دەسەڵاتەکەژەوە کێشەکەی گەورەترە کە ئامادەنیە بە هیچ یاسا و ڕێستا و بنەمایەک و مەبدەئێکی ئەخلاقیشەوە پابند بێ بۆ چارەسەرکردنی واقعی نەخوازرای هەرێمی کوردستان. ناخر وشي خوتي وكو اوتري وايا بو من يعني من للرؤيا يخو مسريكا من بيمواني هيك نوسري ويد روشن في اگر او زاراوي كلا بردوامي برنامج باس ياكم بيمواني هيك روشن بيري لي سياسي كور كم تبي نقل كل سنه لها دنيا من بسال لجنابتكم لسردمي لسردي شانزه وحفيا شان كذا زانيت سلو وزيراني بريطانيا نايشي بو كم كز بس سياسي كان شو نازانه بەڵام مەزانش کەسبی خەڵکی بریتانیا بوو چەند کەس دەزانێت لە سەدەی 19 سەرۆکی ئەمەری سەدەی 19 سەرەتای 20 سەرۆکی ئەمریکای چیە بووە بەڵام مەزان تین زولیان خەڵکی ئەوەیە و ئیلە ئاخیری هەمووشیان کامۆ سارتر لە فەڕەنسا ژیاون و کۆمەڵن بیریاری گەورەتریش کەس نازانێت سەدەما سەر وەزیرانەکان و وەزیرەکانیان وەزیری دەرەوەی فەڕەنسا چیە بووە کەس نازانێت وەزیری ناو خۆمە بەسم لە وڵاتی خۆمانە بەڵام مەزان سارتر لە فەڕەنسا بوو فرنسية وإلى آخره أو أنتريش ولا ملاطايا براسي نوسين ونوسر باخي كما يروشن بير باخي أما إستاج هي لا إيما هي نوسر مان هي بلام كمن وروشن بير مان هي كمن بيم وايا زور لا وزير ولا بربس سياسي كان دور تروكاري جري تريازات نوسراني إيما بو بيناسي ككذمان نكبو نوسراني نوسري وكو أماجن بين السوشيال ميديا وآيا خانا نوسر فيسبوكنا بس هش براسي خوي بنوسر تريش زاني عقلي خالية وباقراوندي شينية وبردوام خليشي قصة كردن وشلحاني ويكلا ميديا كان لقى الرزمة يعني
کە ئەبینیت ئەم ژاوەیان دروست کردەوە بەڵام نووسینی جدی و نووسری جدی و من ئێستا سەریکی لە کتێبخانەکەمان مەسەلەن عەلادین سەجادیە خوێنمەوە مەلا عەبدولکەریم مدەڕیزە خوێنمەوە شەم حەمەوی خاڵق خوێنمەوە ئەمین زەکیە خوێنمەوە ئەمانە چەند ساڵ لەمە پێشتیان نووسیوە ینی ئەو خزمەتی ئەمین زەکی کردوێتی بە مێژوو کرد لە 100 ساڵی ڕابردووە کەمیوێنەیە بەڕاستی ئەو خزمەتی مەلا عەبدولکەریمی مدەڕیز کردوێتی ئەو خزمەتی شاعیران و ئەدیبانی کورد کردویانە ئەو خزمەتی شاعیرانی کلاسی کردویانە چی کات من ناڵم نییە و نابێتەوە ئەوە قسەیکی ڕەهایە بەڵام ئەمەی ئەدەبیاتی دنیایەوە لە ڕۆشنبیرەوە لە بوارەکانی تریشە کتێبی تریژەیە لە بوارەکانی ترا بەڕاستی کە ئیسایی خوێنیتەوە لە هونەرایی خوێنیتەوە لە ئەدەبیاتایی خوێنیتەوە لە مێژووایی خوێنیتەوە فەسن پیاوێکی وەکو مامۆستا تۆفیق وهابی کە مێژووی کوردی نووسیوێتەوە ماوەیەکی زۆر ئەمانە دووبارە نابنەوە ئەمانە گەوهەری ئەم میلەتەن بەڵام ئێستا کەسانێک هاتوون کۆمەڵە کەس هاتووە یانێ بەڕوویایەکی مجەڕەدەوە بە ڕوویایەکی چوزانم تند و بەڕوویایەکی بێبایەخ و سەیری هەموو شتێ بکەن هیچ شتێک لە وڵاتە بایەخی نەما بەڕاست ینی شتەکان هێندە بێبایەخ بوون باشترین حەل ینی باشترین چارەسەر ئەوەیە بەڕاستی خەریکی خۆبی دانیشی خۆ پەروەردە بکەیت دانیشی لە کونجی کتێبخانەکە تا لە کونجی شارەکە تا لە کونجی کۆڵانەکەدا خەریکی خۆبی بۆکەوەی خەریکی ئەم چەلاحانەوە ئەم فەوزایەوی کایە خۆی سیاسیەکان زیاتر ئیش لەسەر وەتەری عاتفی و وەتەری ڕۆژانەی خەڵکەکان و با بڵێن ئیشەکەیان پەیوەندی بە تاکەتاکی با بڵێن هاوڵاتیانەوە هەیە بۆیە شتێکی سروشتیە کە ئەوان کاریگەریان زیاتر بێەوە لە زۆربەی کۆمەڵگاکانیشا بەم شێوەیە سیاسیەکان حتا ئەو ڕۆشنبیر و مسەقف و فەیلسوفانەی کە ئەیانەوێت کاریگەریان هەبێت لەسەر بارودۆخی سیاسی زۆر جار لەگەڵ هەندێک لە سیاسیەکان جۆرێک لە پەیوەندی و جۆرێک لە عەلاقەی با بڵێن ئایدیاییان هەیە جۆرێک لە پەیوەندی هاوفکری هاوبۆچوونی خۆی حکومڕانی بەبێ فکر و بەبێ ئایدۆلۆژیا و بەبێ بیرکردنەوە بەڕاستی ناکرێت بۆیە ئەکرێت کە ئەم بڵێن پەیوەندی ڕۆشنبیر و کۆمەڵگا لە ڕێگەی بە پردی سیاسیەکانە تێپەڕێدواتە ڕۆشنبیرەکان بتوان کاریگەری لەسەر بیرکردنەوەی سیاسیەکان دابنێن تەمان نەک بە پێچەوانەوە کە سیاسیەکان بتوانن ڕۆشنبیرەکان ینی داوای لێبردنەوە واڵێن بکڕن یا بەکاریان بهێنن بۆ خۆیان یا مەسەلەن موچیان بۆ بڕنەوە کە تەوان لەم کۆمەڵگەیانەی ئێمە لەبەرەوەی سیستم و یاسا و دەستورێکی ڕێکوپێک نییەوە یاسای هاوڵاتی و هاونیشتیمانی نییە هەموو تاکیشی کۆمەڵگا بە ڕۆشنبیریشەوە زۆر جارەکەوێتە بەر ڕەحمەتی سیاسیەکان کە کۆنتترۆلی بیرکردنەوەیەکەن کۆنتترۆلی ئیش و کاریەکان زۆر گرنگە کە ڕۆشنبیر لەوە خۆی پارێزێ بتوانێت ئەو کاریگەری لەسەر سیاسیەکان هەبێ نەک بە پێچەوانەوە. دەشێ هەموو دەستەواژەیەک جەوهرێکی هەبێ ناوەڕۆکێکی هەبێ مانایکی هەبێ نەتوانین تەجاوزی ئەم مانای بکەین کە ئێمە مەسەڵ نەتوانین هەر پێنج حیزب بە سەرێکیەکە بکەین بە حیزبێک هیچ نەوێ باسییانیان سێ حیزبی ئیسلامی بنجی بوونەوە لە یەکێ لاعقل خیتابێکی موحەدیان هەبێ کە برایەتیشم کرد لەگەڵ کەسێ بڕیار نادەم برایەتی بکەم تا جوان دیراسەی ئەو برایەتێ نەکەم. دەگوترێ ڕەنگە ئەمە جەبرێک بێ لەوەی کە ئیسلامیەکان بیانەوێ خوانی لێ ڕزگارکەن چۆن تاکیدکەینەوە لەسەر پرۆژەی برایەتی نەک برایەتی ئیسلامی لە کوردستانە برایەتی نیشتیمانی لە هەموو حیزبەکانی کوردستانە کەسانێکن کە خاڵی هاوبەشیان زۆرە لەگەڵ لایەنە ئیسلامیەکانە ئەم برایەتیە لەم سیاقەوە کە هەڵێگرین بۆ سیاقی سیاسی لە هەمان دۆخە زەمانەتی ئەوەیە کە بمێنێتەوە بە خراپ تێگەیشتن لە بەرامبەر بووە بە گەورەترین کۆز و بووە بەوەی کە ڕیسی برایەتیە کاتۆ بە خوری
ئەمڕۆ لە باشووری کوردستان لە یەکێک لە کارگەکانی ترین ئەویش کارگەی دروستکردن و بەرهەمهێنانی ڕۆڵی نایلۆن و عەلاگە. کارگەی پلاسیکی بۆ